دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کارە مرۆییەکانیدا دوایین موچەی ساڵی منداڵانی بێباوکی دابەش کرد. ئەم دەستگایە وەک پاڵپشتێکی سەرەکی مانگانە لە کاتی دیاریکراودا موچە و هاوکاریەکانی دەگەێنێتە دەست هەزاران خێزان و ماڵەکانیان ئاوەدان دەکاتەوە. زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم بۆ ئەم موچەی مناڵی بێباوکانە کە دابەشیەکە خۆی گەورە ئەجر و پاداشیان بێتەوە زۆر یارمەتیمانێ هەم لە جلوبەرگی مەکتەب و هەم لە جلوبەرگی جژنەوە هەم لە قەرتاسیە من زۆر دەستخۆشیان لێ یەکەم خۆی گەورە ئەجر و پاداشیان باتێ خۆی گەورە بەرەکەت خاتە ماڵ و مناڵ و تەمەنیانەوە. وەڵایی دەمێکە من لە 2012 هین وەرەگرم موچە ئەو موچەیە نەبێت ناتوانم یعنی مناڵەکەم داوای شتێکە ناتوانم چکە لەگە ماڵی دایکمە. بەڵێ زۆر ئەم موچەیە بەڵێ وڵی زۆر سپاسیانەکەی بەڕاستی ئەم موچەیە زۆر بۆ ئێمە باشە چونکە ئێمە بەڕاستی کەوتینتە زروفێکەوانی خۆ دەزانین معاش چۆنە لەبەرەوە ئەم دەستگایە سوپاس بەخوا زۆر باشە بۆ ئێمە یاڕەبێ خێریان بنووسێ و لەشیان ساغ بێ یاڕەبێ خێری ئەو کەسەش بنووسێک ئەو موچانێرێ بۆ ئێمە زۆر سپاسیانەکەین بەڕاستی زۆر ماندوون بە دەستمانەوە یەخوا لشی هەر هەمویان ساغ بێ و سەلامەت بن ئینشەڵڵا. وڵی من ئەرە وەڵا سوپاس بەخوا هیچ کاتێک بێکەم و خۆڕی نەبووە یعنی زۆر باش بوون لەخوا بەزیابێ من ئەوە نزیکەی بۆ 2 ساڵە چێ هێم بۆ ئێرە سوپاس بەخوا هەموو کاتێک لە کاتی خۆیان موچەی خۆم وەرگرتووە ڕۆشتمەتەوە. جگە لە موچەی ماگانە دەستگاکە پاکێجێکی گشتگیری لە پێداویستیەکانی ژیان دابین کردووە کە پێکاتوە لە جلوبەرگ کەلوپەلی قوتابخانە و سەبەتەی خۆراک. ئەم هەنگاوانە بوونەتە فریادڕەسی ئەو خێزانانەی کە هیچ سەرچاوێکی تری داراییان نییە و بژێویشانیان لەسەری وەستاوە. کۆتا موچەی مانجی 12 لە 2025 دوا موچەمان تەوزیع کرد ئەمڕۆ کە ساڵی ئەم 2025 لە ملیارێک و 294 ملیارێک و 294 ملیۆن و 177 هزار دینار بەسەر 1168 ماڵ دابەش کراوە. ئێمە دەستخۆشی لێرە لە خێرخوازانەکەین کە هاوکارمان بوون کە بتوانین لێرە بتوانین لەو مدەی ئەم ساڵە هاوکاری مناڵانی بێباوک بووین لە ڕێم خێرخوازانەوە. مناڵێکی زۆری بێباوک ئێستا لە سرەیە بەشێکی کە بەدواداچوونی بۆ نەکراوە تحقیقات نەکراوە بەشێکی بۆشی کراوە تا ئێستا لە سرەیە نەمانتوانیوە موچەکەیان بۆ ببەستین. ئیشاڵە داواکارین لەم ساڵی 2026 زیاتر خەڵک بێتە پێش کە بتوانین ئەم خەڵکەش ئیشاڵە موچەیە بۆ بکەین. کۆی گشتی هاوکاریەکانی ئەم ساڵی بەخشین بۆ بێباوکان بڕی 1 ملیار و 294 ملیۆن و 177 هزار دینار بووە کە بەسەر 1168 خێزانی منداڵی بێباوکدا دابەش کراوە. بەخشین بە پشتیوانی خێرخوازان خۆی بۆ ساڵی نوێ ئامادە دەکات و ئومێدی گەورەی لەسەر پاڵپشتی بەردەوامی سەرمایەداران هەڵچنیوە تا ئەم چرای بۆ ڕووناکی بێباوکان داگیرساندووە بە ڕۆشنی بمێنێتەوە. ڕامیع عوسمان کەناڵی پێام سلێمانی.